ناڕەزایەتیەکان دژی کۆبوونەوەی خۆڵ و خاشاک لەسەر شەقام و شۆستە و شوێنە گشتەکانی کەرکووک بەردەوامیان هەیە. لەو چوارچێوەیەدا ژمارەیەک مامۆسا و چالاکوانی مەدەنی و ڕۆشنبیرانی شارەکە لە گردبوونەوەیەکدا داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان ئەو دیاردەیە بنەبڕ بکەن و کەرکووک لە بێخزمەتگوزاری و دیاردەی کۆبوونەوەی خۆڵ و خاشاک ڕزگار بکەن. تیانی شاری کەرکووک بانگەوازێک بۆ پەرلەمانتاری پەرلەمانی عێراق. بەڕێزان، ئێمە وەکو هاوڵاتیانی شاری کەرکووک بەسەرجەم پێکهاتەکانەوە داواتان لێ دەکەین فریای شاری کەرکووک بکەون، بە یەک دەست و بە یەک تیم کار بکەن بۆ ڕزگارکردنی کەرکووک لەو خۆڵ و خاشاک و زبڵەی لە ئێستادا لە بەشێکی زۆری کوچە و کۆڵانەکاندا کۆبۆتەوە. بە جۆرێک مرۆڤ شەرم دەکات لە شارێکی لەم جۆرەدا بژیت. ئەمە لە کاتێکدایە هەموو مانگێک لە ڕێگەی مۆلیدە ئەهلیەکانەوە هەموو ماڵ و دوکان و کارگە و کۆمپانیایەک چەند ئەمپێرێک کارەبای مۆلیدەی ڕاکێشاوە بۆ هەر ئەمپێرێک بڕی 1000 دیناری لێوەردەگیرێت بۆ پاکردنەوەی شار. واتە ئەگەر ماڵێک 7 ئەمپێریان هەبێت ئەوە مانگانە 7000 دینار دەدەن بۆ پاکردنەوەی شار. دیاردەی کۆبوونەوەی خۆڵ و خاشاک لە شاری کەرکووک ماوەی مانگێکە سەری هەڵداوە و شارەوانی کەرکووک باهۆی کەمی بووجەوە توانای کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی نییە لە ناو شار. ئەمەش لە کاتێکدایە مانگانە زیاتر لە 500 ملیۆن دیناری عراقی لە ڕێگەی مۆلیدە ئەهلیەکانەوە لە هاوڵاتیان وەردەگیرێ بە مەبەستی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک. بەڵێ دیارە پارەیەکی زۆر لە ڕێگەی مۆلیدە ئەهلیەکانەوە لە خەڵکی وەرەگیرێت بۆ نمونە گەر ماڵێک 5 ئەمپێرە بێ مانگانە 5000 بەناو پاکردنەوەەوە لێی وەرەگیرێت دەچێت بۆ بەلەدێ. واتە هەموو مۆلیدێک لە کەرکوان نزیگەی 800 مۆلیدە هەیە، هەموو مۆلیدێک 500 تا ملیۆنێک مانگانەدا بە بەلەدێ لە ڕێگای بۆ هۆی پاکردنەوە یان بەناوی پاکردنەوە. دوجار شارنووسیان پارەی دیار نییە. ئەگەر 600 ملیۆنیش کۆ بکرێتەوە 200 ملیۆنەکەی بەغا 800 ملیۆنەکە کە بەو پارەیە توانرێت شارێکی دوو هێندەی کەرکووکیش پاک بکرێتەوە، نەک تەنها شاری کەرکووک. بەڵام بەداخەوە ئێستاکە نەچارەنووسی و پارەی دیارە بەناو پاکردنەوە لە خەڵک وەرەگیرێ. ئەوی شارەکەی کە بینی لە هەموو شوێنە گشتەکان لە تەنیشت قوتابخانەکان، نەخۆشخانەکان، شەقامەکان، شوێنە گشتەکان بە هەزاران تەن خۆڵ و زبڵ و خاشاک کۆبووەتەوە. بەڵێ خۆی سەرەتا هۆکاری ئەم گردبوونەوە ئەم فشارکردانە ئەگەڕێتەوە بۆی کە بەڕاستی شاری کەرکووک لە زبڵە خەرق بووە. یعنی ئەو حاڵە تەندروستیە کە ئیسە لە شاری کەرکووک هەیە حاڵەتێکە کە کەم جار کەرکووک بەم حاڵەتە تێپەڕیوە. ئێستا ئەم چینە لە ڕۆشنبیران و لە هاوڵاتیانی شاری کەرکووک ئەم فشارە ئەگەنە سەروی خۆیان یاخود ئەیگەنە کەناڵەکانی ڕاگەاندن یاخود ئەیگەنە سەرۆکی شارەوانی بۆ ئەوەیە کە کەرکووک لەم دۆخەوە بەڕاستی لەم دۆخە تێپەڕی بێ. یعنی من بچووکترین نمونەمە خۆم شەغڵ مۆلید باشە تەنها لە مۆلیدەکەی ئێمە مانگانە بەدەستی خۆم هەموو مانجێک 560,000 بم بۆ شارەوانی کەرکووک باشە. يعني لە کاتێکا تەنها دەوروپشتی مۆلیدەکەی منیش ئەتوانم بڵم 1 تەن زبڵی لێ. ڕۆژانە لە شاری کەرکووک دەبێ 1000 تەن خۆڵ و خاشاک لە 6 کەرتی شارەوانیەوە ببرێنە شوێنی تایبەت بۆ لەناوبردن. بەڵام ئێستا بە وتەی بەڕێوبەری شارەوانی کەرکووکە و بودجەیە کە بەغداد بۆ شارەوانی تەرخانی کردووە کە بەڕەکەی 200 ملیۆن دینارە بەشی تەواوی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک ناکات. چونکە شارەوانی کەرکووک بە وتەی بەڕێوبەرەکەی پێویستی بە زیاتر لە 1 ملیار دینار دەبێت تا بتوانێت سەرجەم تیمەکانیان بە شاردا بڵاو بکەنەوە بە مەبەستی پاکردنەوە و هەڵگرتنی خۆڵ و خاشاکی گەڕەک و سەرشەقام و شۆستەکانی شارەکە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.